واقعی کۆمەلگاکەی ئێمەش بەڕاستی واقعێکی زۆر تاڵە. من لێتان ناشارمەوە ئەو سۆشیال میدیایە ئەگەر خۆشەویستی و خۆشی بۆ هەندێک هێنابێت، ناخۆشی و نەکبەتی بۆ هەزارەها و ملیۆنەها خەڵک هێناوە. بڕۆن زۆربەی کەیسی جیابوونەوەکان تەلاق لە محکەمە هەمووی زۆربەی هەرە زۆری لەسەر سۆشیال میدیایە، بە تایبەت تۆڕی کۆمەڵایەتی سناپچات. باشە زۆربەی هەرە زۆریشی واقعاً لێتان نەشارمەوە ئافرەت ئەیکات. ئافرەت دەرگاکەی کردوتەوە، ئەدەکەی وەرگرتووە، لەگەڵ ئەوەشا ڤیدۆی ناردووە، ڕسمی ڕووتی ناردووە، شتی زۆر ناشیاوی ناردووە. باشە زۆربەی هەرە زۆری یعنی دەست پێشخەریەکان ئافرەت بوونە. هەمیسان ڕەنگە پێت ناخۆش بێ بڵێ ئەها مامۆستا هەمیسان، بەڵێ ئەگەر تۆ مرد بیت، ئەگەر تۆ ئافرەتێکی پاکداوێن بیت، بۆ ئەبەدەل ئابیدین نایەڵی هیچ پیاوێک تەجاوزی ماڵەکەت بکات، بۆ ئەبەدەل ئابیدین نایەڵی هیچ پیاوێک بە ڕێگایەکی ناشەرعی لە دەرگاکەتانەوە بێتە ژوورەوە، نایەڵیت. بەڵامی تر خۆشتان واقعی ئەم کۆمەلگایە ئەبینن، ئەزانن لە سۆشیال میدیایە ئێستا چێ ڕابەرایەتی خەڵکەکە، کچە مۆدێلەکان چێ ڕابەڵایەتی خەڵکەکات، ڤڵۆگەرەکان ئەوانەی کەوە ژیانی ڕۆژانی خۆیان پێشکەشی خەڵکەکەن کە درۆشەکەن، ژیانێکی زۆر تاڵیان هەیە. باشە ئێوە تەسەوڕەکەن ژن و پیاو هەیە لە سۆشیال میدیایە زۆر یەکتریان خۆشەیە، بەڵام لە واقعدا جیابوونەتەوە لەگەڵ یەکتریان. باشە جیابوونەتەوە. ماڵی دایک و باوکی هەردووکیان ئەزانن ژن لە ژوورێکە خەوێ، پیاویش لە ژوورێکە خەوێت، لەبەر مناڵەکەیان لەبەر کچەکەیان. باشە وتیانە هەتا گەورەی ئەەکەین، با هەز نەکات کە ئێمە لە یەکتری جیابوونێتەوە. کاتێککە ڤڵۆگێکەکەن و شتێکی ڕۆژانی خۆیان بڵاوەکەنەوە، بەیانیان بەیەکەوە نانەخۆن، ئەو ئەڕوا بۆ سەرکاری خۆی، ئەو سواری سیاری خۆی ئەبێت، ئەم ژیانە موزەیەفە پێشکەش ئەکا بە جەنابەت. تۆش وازانی واقعی ئەم ماڵە واقعێکی ڕاستەقینەیە، و ئەزانی ئەم دوانە زۆر یەکتریان خۆشەیە، زۆر عاشقن. نە کاتێک کە کچێک لە ماڵەوە ژنێک لە ماڵەوە ژیانی ئەم دوو ئینسانە، ئەم دوو کار ئەکتەرە ئەبینێت کە دوو کار ئەکتەری زۆر درۆزن و زۆر مزەیەفن. باشە کاریگەری لەسەر ئەم ئافرەتە دروست دەکات کە بێنازی خۆی ئەبینێ، پیاوەکەی نازی ناداتێ، پیاوەکەی ئیمالی کردووە، خۆی ڕەنگە ئاد بنێرێ بۆ پیاوی خەڵک، یا هەر ئادێکی بۆ هات بێ وەریگرێت. وردە وردە تۆ کیت؟ من فلان کەسم، لەکوێ دانیشی؟ لە فلانە شوێن دانیشم. ئادەی ئەتوانی وێنێکی خۆتم بۆ بنێری؟ بەڵێ قەیچێکە. یەکەم جا تۆزیان منگەکە ناوەڵە ئەوانە تا ئەوەی کەوا وێنەیەک بۆ پیاوە ئەنێرێت. باشە جاری وایە لەژێر هەڕەشەی ئەم پیاوە ئیتر ڤیدۆشی بۆ ئەنێرێت و مۆعیدیشی لێ وەرئەگرێت، زیناشی لەگەڵا ئەکا، حەیاشی ئەبات. و کاتێک پیاوەکەی پێی ئەزانێت، ئیتر ئەو کاتە هیچ کەسێک ناتوانێت شەفاعەت بۆ ماڵە بکات. من ئەزانم واقعەکە زۆر زۆر تاڵە. ئەو واقعە نەبوایە من خوا خۆی ئاگای لێیە کە چەندێ ماندوو، کە چەندێ هیلاکم. والله ئیستا بەزەین بە خۆما دێتەوە. باشە کە چەندێ قورگم هیلاکە. ئەوانەی ئەو قوتابیانی ئیمڕۆ لەگەڵ مابوونە ئەزانن من لە بەیانیەوە، لە دوای نوێژی بەیانیەوە، ئەم ئینسانە تەنها 1 سەعاتی ئیسراحەتم کردو، 1 سەعاتی ئیسراحەتم کردو. هەتا ئێستا من لەگەڵ خەڵکام و لە ناو دەرس و دەورە. باشە واقعی کۆمەلگاکەم ئەمە نەبوایە، ئێستا کاتی ئەوە بوو بخەوە، کاتی ئەوە بوو بەڕاستی ئیسراحەت بە جەسەدم بە دەروونم بە. بەڵام هەنێشت هەیە تەقەبول ناکرێت. ئەم وەزعە بدەمە دەستکێوە. ئێوە خۆتان ئەزانن ئەم کچە مۆدێل و ئەم خەڵکە مفسیدانە سەپۆرت ئەکرێن. بینیتە سەیارەکانیان چەند جوانە، لە شوقە و باڵەخانەی زۆر بەرزادا ئەنیشن، هەمویان بوونە بە خاوەن بزنزی خۆیان، بڕاندی عالەمی هێنن لە هەولێر و لە شارەکانی تر فەرع و لقیان بۆکەنەوە. بینیتە لەو کاتەی کەوا ڕێستۆرانتێک ئەکەنەوە، ساڵۆنێک ئەکەنەوە، ئاگاتان لێیە کچی کورچی بەسەر هاتووە؟ ئاگاتان لێیە کۆمەڵێ بە ناو پیاو چۆن دەستی خێزانەکانیان ئەگرن و فەرشوی سووریان بۆ دائەخەن؟ ئێوە ئاگاتان لێیە؟ ئەگەر ڕێگا ئەم کۆمەلگایی ئێمە ڕێگەی باە، تەنها بە شۆرتێکەوە ئەو ئافرەتانە دەستی پیاوەکانی خۆیان ئەگرت و ئەهاتن لەسەر ئەو فەرشە سوورە ڕێیانەکەت. ئەو با چاکت پێ بڵم،
بەڵام ئەزانێ واقعی کوردەواری ئێمە تەقبولی ئەوە ناکات وەلو تەقبولیشی کردووە بۆیە کاتێک خاتوونێک لە ماڵەوە ئەم دیمەنانە ئەبینێ ئەڵێ وەی لەم ژیانە نەستەلەیە کورە ئەمە هەموو ژیانی بە نۆتیەلا بردۆتە سەل پیا و ڕۆژێ لە ڕۆژار قسەی پێنەوتووە لێوی چەند جوان سوور کردووە سەیجلەکانی چەند جوان ئوتو کردووە چەند ژیانێکی خۆشی هەیە تا ئەوەی وا ئەکات قوڕ کاتە سەری تۆیە ئەو قوڕ چۆتە سەریە ئەو کۆتایی پێ هاتووە ئەو ژیانی کۆمەڵایەتی نەماوە ژیانی ئەو تەنها لەبەر شاشەیەکە سناپەکەیەتی ژیانی ڕۆژانی لەگەڵ پشیلە و پیاوەکەیەتی لەسەر قادرمەیەگە ڕاتە خوارەوە تو هەزانی شتێکی زۆر مهمە کامێرەکەی خۆتش ڕووکە قاچی خۆت و بڕۆ بە قادرمەیەکە بڕۆ خوارەوە هەمان شتە کیلۆیەک پاکلاو و شیرینیان هێناوە سناپێکە ئەڵڵا چەند جوانە بڕۆ کاکە گیان نیو کیلۆ پاکلاوە بێنە خۆت سناپێکە هەمان شت دەرەچێت باشە لە ناو سەیارەکەیات چوار باڵەخانە و بینات پیشانەدا ئەڵێ ئێستاش ڕۆیشین بۆ مەطعەمی فڵان و چوین بۆ مۆڵی فڵان تۆش ئەتوانی وا بکەی بە قوربان ئەو لەسەر شاشایکە بەڵام تۆ ئەتوانی بە واقعەن ئەمە بکەیت بۆ خۆت بۆیە من نازانم ینی چۆن باسی سەقەتی ئەم کۆمەڵگایەتان بۆ بکەم وەرە بەرەو داڕوخان ینی کۆمەڵی خانەوادە بەرەو داڕوخان ئەڕات